عەباس عەوڵا لە چاوەڕوانی ڕەوشی تەندروستی کچە 1 ساڵ و دەمانگەکەیەتی. درەنگانێکی شەو لەبەر دەرگا بە ڕووداوێکی نادیار نورە عەباس لەشی باتیزاب دەسووتێ و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. کۆمەڵێک بەڵگە هەیە لەو ناوچەیە تایبەت ڕژانی تێزاب لەبەر دەرگا تەنانەت تێزابەکە من خۆم نەمبینی بەڵام بەوێنە ئێستا لەبەردەستمانە تێزابەکە هێندە بەهێز بووە کە هەموو قیڕی ئەم ناوی تواندۆتەوە یعنی پەڵی دروست کردووە قیڕەکەی تواندۆتەوە گەیاندوێتیە بە چەگڵ تر منداڵێکی 2 ساڵە کە هێشتا ئێسکی نەرمە کە هێشتا ئێسکی ڕق نەبووە تون ناتوانێت ڕاکە ئەبێ تاوانی چی بێت تێزاب ئێستا چۆنێتیان پێوتونێەوە ڕەوشی تەندروستی باش نییە دکتۆرەکان تا 2-3 ڕۆژیتر دەڵێن ناتوانین هیچ ڕوونکردنەوەیەکی تاوتان پێ بدەین. کە سوکاری ئەو منداڵە دەڵێن سەرەتاوە مانزانی بە ئاگر سوتاوە دواتر لە نەخۆشخانە پێیان ڕاگەیاندین زیاتر لە 130 لەشی بەتیزاب سوتاوە. چوویتە لای داپیریوان زانیا خۆی سوتاندەوە هێنا تا نەخۆشخانەی ڕۆژاوە لەوێش نەقلێریان کرد دێرە پێیان گوتیاتی زابی پێدا کردیە دواتر وا دەرکەوت هەوڵی داوە تیزابەکە پێ بدرێت بخۆتەوە کچەکە نەخاردووە دەم و قۆرگ و هەمووی سوتاوە دواتر بە سەدی داکردووە جەسەدەکەی سوتاوە بەس لاقی ڕاستی ئێستا باشە وەکی تر جەسەدەکە هەمووی سوتاوە. نورە عەباس لە ناحیەی ڕزگاری سەر بە قەزای خەبات باتیزاب لە بەردەم ماڵەکەیاندا دەسووتێت بەوتەی کە سوکارەکەی سکاڵایان تۆمار کردووە و چاوەڕوانی لێکۆڵینەوەکانی پۆلیسێن. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.